میسر ڕەشنووسی ڕێکەوتنامەیەک بۆ کۆتایی هێنان بە قەیرانی نێوان ئیسرائیل و فەڵەستین ئامادە دەکات کە بەسەر سێ قۆناغدا دابەش دەبێت: ڕاگررتنی شەڕ، ئازادکردنی بارمتەکان و پێکهێنانی حکوومەتێکی تەکنۆکرات لە فەڵەستین. بە گوێرەی ڕەشنووسەکە لە قۆناغی یەکەمدا بۆ ماوەی 2 هەفتە ئاگربەس ڕادەگەیەندرێت و درێژکردنەوەی بۆ ماوەی 3 بۆ 4 هەفتەی دیکە ئەگەرێکی کراوە دەبێت. لەو ماوەیەدا حەماس 40 بارمتە ئازاد دەکات کە ژن، منداڵ و بەتەمەنن، بە تایبەت ئەوانەی نەخۆشن. لە بەرامبەردا ئیسرائیل 120 زیندانی فەڵەستینی ئازاد دەکات. هەر لەم قۆناغەدا ئیسرائیل دەبێت تانکەکانی بکشێنێتەوە و گەیاندنی هاوکاریەکان بۆ غەزە بەردەوام بێت. لە قۆناغی دووەمدا میسر نێوەنگیری لە نێوان لایەنە فەڵەستینیەکاندا دەکات کە بە دانوستانی نەتەوەی فەڵەستین ناسراوە. ئامانجی ئەم دانوستانانە کۆتایی هێنانە بە ناکۆچی نێوان لایەنە فەڵەستینیەکان بە تایبەت هەردوو بزوتنەوەی فەتح و حەماس. ئامانج لەم هەوڵە پێکهێنانی حکوومەتێکی هاوبەشی تەکنۆکرات دەبێت لە نێوان فەتح و حەماس، بە شێوەیەک حکومڕانی هەریەک لە کەرتی ڕۆژئاوا و غەزە بکەن. بە گوێرەی پلانەکە ئەرچی ئەم حکوومەتە چاودێریکردنی دووبارە بنیادنانەوەی کەرتی غەزە دەبێت و ڕێگە خۆش دەکات بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی و سەرۆکایەتی فەڵەستین. سەبارەت بە قۆناغی سێیەم ئاگربەستێکی گشتگیر ڕادەگەیەندرێت و کۆتا بارمتەی ئیسرائیل بە سەربازەکانی شێوە ئازاد دەکرێن. لە بەرامبەردا ئیسرائیل بەشێک لە زیندانیەکانی حەماس و گروپی جیهادی ئیسلامی ئازاد دەکات، تەنانەت ئەوانەشی کە لە هێرشەکانی 7 ئۆکتۆبەرەوە تێوەگلاون. هەر لەم قۆناغەدا ئیسرائیل هێزەکانی لە شارەکانی کەرتی غەزە دەکشێنێتەوە و ڕێگە بە هاوڵاتیانی ئاوارەبووی غەزە دەدات بگەڕێنەوە بۆ ماڵەکانی خۆیان. ڕۆژنامەی تایمزی ئیسرائیلی بڵاوی کردوتەوە بەرپرسانی تەل ئەبیب بە ئاشکرا و بەڕاشکاوی دژی ئەو پێشنیازنامەی میسر نەوەستاونەتەوە. ئەمەش وەک هیوایەک دەبیندرێت بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆکان و کۆتایی هێنان بە شەڕ. هەر لەم سەروبەندەدا ئیسماعیل هەنیا سەرۆکی مەکتەبی حەماس پاش 4 ڕۆژ لە دانوستانی بەردەوام لە قاهیرە گەڕایەوە بۆ قەتەڕ و بە دوای ئەودا گروپی جیهادی ئیسلامی فەڵەستینی سەردانی قاهیرەی کرد بۆ ئەوەی لەگەڵ بەرپرسانی میسردا کۆ ببنەوە.